چین لە هەزری مندا. نەک من ئەتوانم بڵێم دەیانی وەکو من ناتوانێ وەسفی هەسارێکی وەکو چین بکە. من هاوڕێ هەڵەدنی خوێندکاری دکتۆرا لە باشووری وڵاتی چین. 你好 نیمەن هاو وەشە حاڵی. ئەمەوێت لێرە ئێوەی بەڕێز ئاشنا بکەم بە چەند خاڵێک لە ئەزمموی ڕابردوو ژیانکردنم لەو هەسارەیە. هەر کەسێک کاتێک سەردانی ئەو وڵاتاکە کۆمەڵێشت هەیە کە سەرنجی ڕاکێشێ. کاتێک منیش بۆ یەکەم جار سەردانی هەساری چینم کرد ئەوەم بینی کە هۆکاری گواستنەوە بەشێکە لە پێشکەوتنەکانی وڵاتی چین. کاتێک هاوڵاتیەکی چینی کارگەیەکدا ئەنێ یاخود کارێکی هەیە لە دەروی شارە گەورەکان ئەتوانێت چەنەها ڕێگە بەکاربێنێ بۆی بچێتە سەرکارەکەی کە گرنگترینیان شەمەندە فەرەخێراکانن کە خێرایەکەیان نەگاتە 350 کیلومتر لە کاتژمێرێکە. شەمەندە فەرەخێراکان بێجۆدانە گەورەی وڵاتی چین و سەختی ڕێگاکان تاوی شارەکانی بەیەکەوە بەستۆتەوە. وەلناو سنتەری شارەکانە میترۆ هەیە، پاس هەیە کە زۆر بە ئاسانی لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بە تێچوویەکی زۆر کەم بەکاری ئێهێنی لەگەڵ چەنەها وەسیلە و هۆکاری تر بۆ گواستنەوە. سیستەمی پارەدان یەکێکی ترە لە خاڵە هەر گرنگەکانی پێشکەوتنی وڵاتێک. ئەمەی کە ئەیبینی لێرە ئەمە جزدانێکە. کاتێک من هاتمە هەساری چین ئەم جزدانم فڕێدا. لەبەرەوەی لێرە تەنها لە ڕێگەی ئەپلیکیشنی مۆبایلەکەتەوە ویچات لەگەڵ ئەلیپەی ئەتوانی تۆ ئەو شتانی کە ڕۆژانەی کڕی لە ڕێگەی ئەمەوە بە شێوازی ئەلکترۆنی پارەکەت بدەیت. نەک تەنها مۆبایل، تەنانەت ئێستا توانی لە ڕێگەی لەپی دەست یا خودسکانی دەموچاوە پارەکەت بیت. و هەموو ئەم پێشکەوتنانەی وڵاتی چین ئەگەڕێتەوە بۆ یەک دەستەواژەی چینی فەنکسیۆن بەواتای خۆتەرخانکردن. چینیەکان کاتێک کارێک ئەنجامەدەن تەواوی تەرکیزی خۆیان و کاتی خۆیان و مێشکی خۆیان بۆ تەنها یەک کار تەرخانەکەن. بۆیە ئەمەوێت بە چینیەکان بڵێم لەشتان ساغ بێ سینکۆنیلا سێسێنیمان زایجان.